دوای ڕووداوەکەی کۆمپانیای نەوتی باکوور کە لەلایەن هێزێکی یەکێتی نیشتمانی کوردستانەوە دەستی بەسەرداگیرە جموجۆڵە سیاسەکانی ناو کەرکووک لە جاران زیاتر گەرم و گورتر بووە. لەم میانەدا کورد تەرکیزی لەسەر کاریگەریەکانی دوای ڕووداوەکەیە. ڕۆژی دووشەممە 16 حزبی کوردستانی لە بینای مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری کەرکووک کۆبوونەوە. لە ڕاگەناوێکی هاوبەشدا حزبە کوردستانەکان لە 4 خاڵدا ئەنجامی کۆبوونەکان ئاشکرا کرد. دامەزراندنی خەڵکی کەرکووک لەسەر کۆمپانیای نەوتی باکوور ئەمە هەمومان لەسەری کۆچینەوە پێم وایە هەمومان تاکیدمان لەسەرەوە کردەوە کە دەبێت ئەمەدا کۆچی تەنانەت ئەگەر هاتوو ئەم داواکاریانە جێبەجێ نەکرا بە دڵنیاییەوە لەگەر ئیدارە لەگەر محافظ لەگەر ئەنجومەنی پارێزگار لەگەر حزب لایەنە سیاسیەکانی دیکە لەگەر پێکهاتەکانی دیکەش دادەنیشینەوە هەڵوێستمانە بێت کە لەوە زیاتر قبوڵی و ناحەقی لە کەرکووک و دانیشتوانەکەی ناکەین. هەموو لایەک تێگەشتیان بۆ بابەتە بوو هەم لایەنە سیاسیەکان هەم برایانمان لە یەکێتی نیشتمانی. پێتان وایە برارێکی سەلیم بوو ئەو ڕێگاچاری بۆ فشارخستن سەر بەغدا؟ ئەو بەڕێزانە خۆشیان ڕێیان وایە کە بۆ هەنگاوی وە ئیتر لەگەڵ لایەنە سیاسیەکان و ئیدارە بێکەوە لەمەولا دەسە جەمعی بڕای لەسەر بابەتی لەو شوێ بدەن. ئەزانی بەکارهێنانی هێز نەشەرتە ئیلا هێزی سەربازی بێ. لەوانە هەمووان پشتگیری ڕێکەوتنی نێوان پارێزگاری کەرکووک و وەزارەتی نەوتی عێراق دەکەن کە تەواوی خاڵەکانی ناو کۆنووسەکە جێبەجێ بکرێن جەختکردنەوە لەسەر ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کاتی خۆیدا بێ هیچ مەرجێکی پێشوەختە ئەگینا بە پێچەوانەوە خەڵکی کەرکووک ڕێگای دیکە دەگرنە بەر بە هەموو شێوەیەک شەڕی براکوژی تەحریم و تەجریم دەکەن. حیزب و لایەنە کوردستانەکانی کەرکووک پێکەوە لەگەڵ ئیدارە و ئەنجومەنی پارێزگا یادەکانی مانگی ئازار بەرز ڕدەگرن. ئۆژین جۆڵا NRT کەرکووک.